خۆشەویستانی کورسات دیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەم شەویش لەسەر دووتەوەر گفتوگۆ دەکەین تەوەرێکیان کە عراق پێوەی گیرۆدەیە بە هەرێمی کوردستانی شەوە چۆن چۆنی دەتوانن لەو دۆخەدا دەرباز ببن بە تایبەتی ئەگەر چی کەمتر بۆ بە ڕۆژەوی هاوڵاتی بەڵام لە هەر ئەگەرێکدا و لە هەر بارێکدا بەدیوە باشەکەی یاخود بەدیوە خراپەکەی کاریگەری لەسەر ژیان و گوزەرانی خەڵک دەبێت. ئەویش پرسی ئەوەیە کە ئاخۆ لە کۆتایی مانجی نۆدا چی ڕوودەدات بە عراق لە دووڕیانی ئەمریکا و ئێراندا بەچی دەگات. ئەم تەوەرە لەگەڵ بەڕێز سیروان حەمەڕەشید تاوتوێ دەکەین کە بەڕێزیان توێژەری سیاسیە. دواتر لەسەر گرانی نرخی بنزین و سووتانی کۆگاکان لەگەڵ بەڕێز بەهجەت ئەحمەد شارەزای بواری وزە گفتوگۆ دەکەین. سەرەتا لەگەڵ بەڕێز کاسیروان گفتوگۆ دەکەین. کاسیروان توێژەری فکری سیاسی زری سیاسیە. بەخێر بێکات. زۆر سپاس. سپاس بۆ جەنابتان. کاکزانە پێشەوەی دەستکەین بە گفتوگۆکە من ئەم کتێبەی خۆم کە کۆتایی ساڵی 2025 بە چاپکەیشت بۆ بەڕێستمێناوەکو دیاری ئەم کتێبەکە لە سێ بەشی ئەساسی پێکات و بەشی یەکەم تایبەتە بە فکری سیاسی، بەشی دووەم تایبەتە بە سیستم و بەشی سێمیش تایبەتە بە هونەری حکومڕانەتی کە هەر سێ بەشەکە پەیوەندیدارم بە یەکەوە و هیوادارم ئەم کتێبە پێشکەش بە جەناب دەکەم سوودی لێ ببینیت و بیخوێنیتەوە و تەقدیمی جەنابیشتان. بۆش بنووسی؟ باڵای وڵا بۆ دەنووسم. یاریکی جوانە و تەوقیتێکی جوانیشە. طبعا کتێب ئەوەی دەرفەت هەبێت لە بوارە جیازیەکاندا بە تایبەتیش بۆ ئێمە لەبارەی هزری سیاسیەوە خوێندنەوەی کتێب گرنگی تایبەتی خۆی هەیە. زۆر زۆر سپاس. ئەم کتێبەی کاکسیروان حەمەڕەشید هزری سیاسی سیستەم و هونەری حکومڕانی خەرمان بەرەکەت ئینشاڵڵا کتێبی دیکە و توێژینەوەی دیکە ئەبینی لە جەنابتان بۆ بێ بەشیشمان مەکە چکە ئەوە دیاری زۆر زۆر بە نرخەدارم سودمەندی بەڕێستان هەموو زاناوەریەگرم هەموو پانۆڕامە. زۆر سپاس دەکەم کاکسیروان. کەواتە با لە دۆخە سیاسیەکە و لە هزرە سیاسیەکە و دەست پێ بکەین کاکسیروان. دۆخە سیاسەکەی عراق بە تایبەتی لە دوای ئەو جەنگە و یاخود ناکرێ بڵێن دوای جەنگ لەو جەنگە تەواو نەکراوەیە خەڵسەنگاندنی بەڕێستان چیە بووی؟ ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ بانگراوندی باڵێن سەردەمی ڕوخانی ڕژێمی عێراقەوە کە لە 2023ەوە لەو کاتەوە کە عێراق جارێکتر دیعا دەکرا کە پرۆژەیەکە بڵێن پرۆژەی خۆڕەڵاتی ناوەڕاست ئەو پرۆژەیە لە عێراقەوە دەست پێ بکات بەوەی کە عێراق بەرە و دیموکراسی و بەرە و مؤسساتی و بەرە و خەڵک سالاری بڕوە. بەڵام لە 2023ەوە بە پێچەوانە و هەموو پێچوانەی هەموو ئەو پرۆژە و ئەو بەرنامە سیاسی کە لەلایەن هاوپەیمانەکان و ئەمریکاوە بڵێن بەسەرکرد بە هاوکاری سەرکردایەتی سیاسی کورد جێبەجێکرێت بە پێچوانەوە جێبەجێ نەکرا بەڵکو عێراق بۆ دابشکرا بەسەر کۆمەڵێک تائیفی و با بڵێن کۆمەڵێک گروپی چەکداری بەسەر سونە و شیعە بەسەر کورد و عەرەب. هەنی عێراق بە کوردەکەی لەسەر پێکاتەیەکی ناسروشتی بووە دوور لە بنەما دیموکراسیەکان و دوور بەرەو هەنگاونا بەرەو دیموکراسی و سیستمی حکومڕانێکی باش و ئەمەش وای کرد کە تەدەخولاتی دەوڵەتانی ئیقلیمی و دەوڵەتان تەدەخول زیاتر لە با بڵێن لە عێراق و لە سیادی هەرێمی عێراق و ناوچەکە بکەن. ئەوە بوو کۆمەڵێک گروپی چەکداری شیعی سونی جۆرا و جۆر لە عێراقدا سەرێڕڵدا کە ئەمە بوونە گەورەترین با بڵێن کۆسب لە بەردەم بەرەو ئەوەی کە عێراق بەرەو مؤسساتی و بەرەو سەروەری بڕاتەوە و عێراق استقراری سیاسی و ئاسایشی بەخۆ ببینێت. ئەمە هۆکارێک بۆ کە ئێمە با بڵێن عێراق تا ئەم ساتە وەختە لە تەنگەشەوەی سیاسی ئاڵۆزی قوڵدایە و هەر ئەمەش وای کردو ئێستا مەترسیەکی ئێژگار گەورە لەسەر عێراق و تەنانە لەسەر خودی هەرێمی کوردستانیدا دروست بێت کە ناتوانراوە عێراق با بڵێن استقراری بەخۆ ببینێت. من ڕاتشە بۆ پرسیارە کاکسیروانی کتێبەکەی ئەڵێ لە فەیسەلەوە تا تاڵەبانی نازانم جەناوت خوێندەوە قسەیەکی مەلیک فەیسەڵ هەیە لە ساڵی 1923 ئەڵێ عراق ملت وڵاتێکی پارچە پارچەی فرەمەزهەبە هیچ وا دروست کراوە پێکاتەکەی هیچ کاتێک ناتوانێت ببێتە سیادەی خۆیانی مەفهومەکە ئاواتێ گەیشتنەکە ئاوایە یعنی
بناغەکەی بە غەڵەت ڕۆیشتۆ یان لە ئەوڵەوە کە لە یەکەمەوە کە دروست بووە بەو شێوە بە بۆی هەمیشە جێگە دەستێوەردانی وڵاتانی دەوروبەر بێ و لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان بەکاری بێن یعنی ئەم قسەی هی ساڵی 1923 کە تقریبا 103 ساڵی بەسەر 100 ساڵی 103 ساڵی بەسەراتی عێراقەکە ئێمە لە ڕوانگەی با بڵین مێژوویەکەوە با بڵین لە ڕوانگەی کۆمەڵناسی سیاسیەوە سەیری پێکاتی عێراق بکەین عێراق بە شێوەیەکی ناسروشتی پێکێنرا و کاتی خۆی باشووری کوردستان بە زۆر کراوەتە سەر با بڵین بە ڕێکەوتنامەی نێودەوڵەتی کراوەتە سەر عێراق و ئەم مۆزوعی بابەتی شیعە و سونەش تقریبا جۆرێک لە ناهەڕمۆنیەت با بڵین جۆرێک لە ناسروشتی سیاسی لە عێراقدا دروست کردەوە کە ئەمە وای کردووە کە عێراق بە درێژایی لە ساڵی 20ەوە کە بۆتە دەوڵەت و ئەوانە استقراری سیاسی بەخۆ نەبینی بۆ منە چەندین ڕژێمی یەک لە دوای یەک سیستەمەکان گۆڕان لە پاشایەتەوە بۆ کۆماری ئێستا جارێکتر لە کۆماریەوە گۆڕاوەتەوە بۆ سیستەمی پەرلەمانی و ئەوانە بەڵام تا ئێستا عێراق نەیتوانیوە لە پرۆسەی دەوڵەتداری لە پرۆسەی حکومڕانی لە پرۆسەی بەڕێوەبردننی گەلانی عێراقدا سەرکەوتوو بێ بۆ حکومەی کە باسمان کرد عێراق وڵاتێکی تا ئێستا ئەو پرینسیبانی کە پەیوەندیان بە دیموکراسی و سیستمێکی باش و حکومڕانێکی تەندروستەوە تا ئێستا لە عێراقدا نەچەسپێنراوە و تا ئێستا کللتوری پێکەوە ژیان و لێبوردەیی و کللتوری دیموکراسی لە عێراقدا غیابی هەیە کە ئەمە وای کردو عێراق بەڕاستی کاریگەریە بێ کاریگەری بێت لەسەوەی کە نەتوانێت سیستمێکی جێگر لە عێراقدا دروست ببێت کە لە ئاست خواست و پێداویستەکانی گەلانی عێراقدا بێت و ئەم دابەشبوونی عێراق بەسەر کورد و شیعە و سونەدا وای کردو هەرێکێ لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی خوانەوە دەڕوانە دۆخی عێراق وای کردو ئەمەش کە بەشێک لەو با بڵین مەسەبگەرایی و بڵین سونە و شیعە و کوردەکان بە تایبەتی مەسەبی شیعە و سونەکان وڵاتانی ناوچەکەش تەحکوم پێکەوە بۆ من وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی شیعەگەرە کاریگەری هەیە لەسەر پێکاتی شیعەکە پێکاتی شیعە پێکاتێکی زۆری نییە لە عێراقدا بۆ منە پێکاتی سونەکان دەوڵەتانی وەکو تورکیا وەکو وڵاتانی بەشێک لە وڵاتانی خلیج کاریگەریان هەیە لەسەر ئەم حکومڕانی لە عێراق و لە ئەم جۆرە لە عێراق و لە بڵین هەرێمی کوردستاندا هەیە کە ئەمە وای کردووە لە عێراق و لە کوردستاندا ئیستیقراری سیاسی تا ئێستا نەتوانداوە بەرەو سەر بەخۆیان بەڵام سیادەی تاوای بۆ بگەڕێتەوە ئەو ماوەی کە لە شەڕی با بڵین کە حزبی بەعساتە سەرکار ئەوی بە شێوەی دیکتاتۆری نەک بە شێوەیەکی دەستوری و دیموکراتیانە تا ڕادەیەک سیادی عێراق بە دموکراسی گەشاکات بە دموکراسیت گەشاکات ئەتوانێت ببێتە خاوەن سەروەری خۆی باشە مەسەلەن زۆر جار ئێمە ئەڵێن محکومین بەوەی کە دراوسەی بۆ نمونە تورکیا و ئێرانین دراوسەی سووریا دراوسەی مەسەلەن ئوردنین سعودیە نازانم عێراق ئەمە عێراق وڵاتانی تریش دراوسەی ئێرانن دراوسەی تورکیا دراوسەی وڵاتانی دیکەن مەسەلەن تورکیا توانیوێتی سیادەی خۆی بپارێزێ مەسەلەن ئێران بەرامبەر عێراق پاراستوێتی وڵات ئەفغانستان مەسەلەن تەنانەت بۆ هەموو گۆڕانکاریانی بەسەری هات بۆ عێراق بۆ شێوەیە کاکسیروان مەسەلەن هەمیشە فراغی گەورەی تێدا بۆی هەموو لاگەوە تا ئێمە تایتڵی بەرنامەکەمان ئەوەیە کە لە دۆڕیانی ئەمریکا و ئێراندا ئەمریکا لەو پەڕی دنیاوە بەسەر عێراقەوە هەیەی و بەمانە شەرعی و یاسایەکەی نا بەمانە هەیمەنە ئەو شارەکاتە زۆرێک لە دیکتاتۆری ئێران بەسەر عێراقەوە هەیەی ئێستا مەسەلەن سەرۆکوەزیرانێکدا ئەندرێیان کەسایەتێکدا ئەندرێ بێ بڵین ئێران ڕازیە پێی نا ئەمریکا ڕازیە پێی بۆ نمونە هەر لە پرسی عەلی زەیدیە یەکێک بوو لە پرسە هەرە گرنگەکان بۆ شێوەیە عێراق ئایا ئینتیمایەکی قوڵی نەتەوەی نییە بۆ عێراق جا لە شیعە بێ سونە بێ کورد بێ کاک زانە ئەگەر ئێمە سەیری با بڵین کۆماری ئیسلامی ئێران بکەین و سەیری تورکیا بکەین ئەوان تورکیا خاوەنی میراتێکی گەورەی چەند سەدەی عوسمانیەکانە با بڵین ئێران بە هەمان شێوە خاوەنی ئیمپراتۆرەتی سەفەویەکان بووە ینی ئەوان خاوەنی کەلتور و میراتێکی گەورە لە جۆری لە حکومڕانی و لە ئیدارەدان و لە ململانەی سیاسی و لە کللتوری سیاسی و لە کللتوری حکومداریدان بەڵام عێراق بە درێژایی ئەم مێژووی لە دروستبوونیەوە لە ساڵی بیستەکانەوە عێراق ینی عێراق حەجمونی دەوڵەتانی با بڵین خۆر ئاوا و هەژمونی دەوڵەتانی ناوچەکە بەسەر عێراقەوە بۆ لە بۆ عێراق لەسەر ئەساسیەوەی باسم کرد تا ئێستا کللتوری دیموکراسی تا ئێستا بە تەواوی کللتوری دەوڵەتداری لە عێراقدا نەهاتووتەکایەوە ئەوەی کە هاتووتەکایەوە کاتی خۆی عێراق وەکو با بڵین بە شێوەیەکی ناسروشتی با بڵین بە شێوەیەکی بەرئەنجامی ڕێکەوتنی دەوڵەتانی زلهێزی ئەو کاتە عێراق ئەو عێراقە دروست بووە کە ئێمە وەکو باشووری کوردستان بە زۆر
لکێنراوی بە عێراقەوە بە پێڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی شیعەکان هەر بە هەمان شێوە لەژێر کاریگەری هەژمونی دەوڵەتێک کۆماری ئیسلامی ئێراندا بوون لەژێر ئێرانەکاندا بوون سونەکان لەژێر کاریگەری با بڵێن ئەو دەوڵەتە سونەکاندا بوون کە وەکو تورکیا و وەکو سعودیە وە کۆمەڵێک دەوڵەتی دیکەکە ئێستا قەتەڕیش هاتووەتە سەر بەڵێ قەتەڕیش هاتووەتە سەر یعنی بە کوردیەکەی عێراقێکی با بڵێن لە ناوخۆیدا عێراقێک نەبووە بە مەرحەلە بە قۆناغ بە قۆناغبەندی دروست ببێت و بێتە عێراقێکی یەکگرتووکە ئێمە سەیری با بڵێن خوێنەوە لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە سێریکەین بۆ من دیدی بۆچوونی عەلیوەردی سێرکەین تێدەکەین کە عێراق پێکاتەکەی چۆنە و تاکەکانی چۆن بیر دەکەنەوە لەسەر ئەساسی چۆن عێراق پێکەوەنراوە و دروست بووە پێکاتەکەی دروست بووە ینی بە کوردەکەی گە بینە سەر ئەو بڕوایی کە ئێمە عێراقێکی با بڵێن دروستکراو بووە عێراقێک نەبووە بە خواست و ویستی گەلانی عێراق وە ئەو کولتوری کە دیموکراسی و دەستا و دەستکردنی دەسەڵات و حکومڕانێکی دەدروست تا ئەستا لە عێراقدا دروست نەبووە ئەوەی کە هاتوون ڕژێمی شکست خواردوو بوون و دیکتاتۆر بوون و ناتوانی وە باوەڕیان بە مافی نەتەوەکانی دیکە یان مەزهبەکانی دیکە نەبووە لە ناو عێراقا مەسەلەن سونە هاتووە باوەڕی بە مافی شیعە نەبووە تا مەسەلەن سەدام لەسەر دوو جێل خۆی کاکزانە ئەم سیرا و ناکۆکیە قوڵانە ڕێک ئەوەیە کە جەناب باسیەکەی ینی لە ناو عێراقدا لێبوردەیی سیاسیمان نییە ئەمەش پەیوەندی بەوەیە کە لە عێراقدا فۆرمێک یان ئەساسێک لە حکومڕانیمان نەبووە بۆ منەسە من لەو پەرتوکە ئاماژەم پێداوە یەکەم کشت دەبێت کە ئێمەشی بۆ بکەین بگەڕینەوە بە فەلسەفەی سیاسی دوایی کە فەلسەفەی سیاسیمان نەبوو دەتوانین لەسەر ئەساسی فەلسەفەی سیاسی سیستمێکی کراوەی مۆدێرنی باش دروست بکەین کە بڵێن بنەماکانی دەوڵەتداری نەک دەوڵەتداری بنەماکانی قوڵی دەوڵەتداری تێدا نییە ئێمە لە باسم کرد ئێمە خاوەنی فەلسەفەیەکی سیاسینین ئەوەی کە دروست بووە لەسەر داروبەردێکی زۆر کۆنی تەقلیدی دروست بووە و عێراق بەردەوام ناوەندێک بۆ ململانێ و بۆ یەکلاکردنەوەی هێزی هەرێمایەتی و بەرژەوەندەکانی وڵاتان و ئەو دەسەڵاتدار و ڕژێمێک لە دوایەکانی کە هاتوون عێراقیان بەڕێوە بردووە ڕژێمی دیکتاتۆر بوون ستەمکار بوون و بە زەبری هێز و بە زەبری کوشتن و بڕین و ئیدارەی عێراقیان داوە ئەمە وای کردو عێراقێکی لاواز دروست ببێ عێراقەکە بەردەوام لەژێر هەژمونی دەوڵەتانی ناوچەکە و تەنانەت وڵاتانی ئەمریکا وەکو وڵاتانی ئەوروپاش بەشێک بینیمان کە دەبینی کە لە هێشتا ئەمریکا هەژمونێکی زۆر گەورە و پێگەیەکی زۆری لە عێراقدا هەیە ئێران هەژمونێکی زۆری تا ئەم ساتە وەختە سەرباری و کێسا لە جەنگێکی گەورەدایە لەگەڵ ئەمریکا هەژمونێکی زۆری لە عێراقدا هەیە تورکیا بە هەمان شێوە هەژمونێکی زۆری لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هەیە بە تایبەتی کاریگەری لەسەر ڕەوتی سونەکان هەیە کە ئەمە کاریگەری ئەوەی کردوتە کە بەڕاستی عێراق وەکو باسم کرد نەتوانیەوە عێراقێکی یەکگرتوو و عێراقێکی دیموکرات و عێراقێک بە کە خاوەنی سیستم و حکومڕانێکی دروست و باش بێت کە مافی هەموو پێکاتەکان پارێزراو بێ و خاوەنی دەستور و ڕێسایەک بێت کە بتوانێت هەموو مافەکانی گەلانی ئێستا بینە سەر ئەو دۆخی کە ئێستا عێراقی تێدا بە ڕێزکا سیروان مەسەلەن ئێستا سینۆ ئەبێ هێزەکانی هاوپەیمانان کە سەرچەکانی ئەمریکا بکشێنەوە ئەوە داواکاری لایەنەکانە و ئێرانیش یەکێکە لەوانەیە کە هەمیشە هانی ئەو لایەنانی داوە لە بەرامبەر بێ هێزە چەکدارەکان چەک دابنێن ئەوان ڕۆژ بە ڕۆژ خۆیان قایمەکەن ئەمریکا وتوێت یەکشێنەوە جا تەکتیکیش بێت هێزەکانیشی کەم کردوتەوە بە ناوێک لە ناوەکان بەڵام ئێستا عێراق لەو بەرداشەدا لە بەردەم ئەزمەیەکی اقتصادیە لە بەردەم قەراراتێکی قورسی سیاسیە بەتایبەت سەرۆکوەزیران تەنانەت لێرە و لەوێ گوێمان لەو قسانەشێ بێت کە ئەڵێ ئەگەر ئەوەی پێچارە سەر نەکرێ یان بزانێ ڕێگری قوڵی لێ ئەکرێت یان توندی لێ ئەکرێت بەربەستی گەوری دێتە پێش دەست لە کارە کێشێتەوە هەتا هەندێک خەڵک هەندێک دەستەوەژەی کۆمەڵایەتیش بەکارێن کە لە ناو ئەنجومەنی وەزیرانە قسەی کرد بێ بەڕێز زەیدی ئێستا عێراق بەرەوچوو هەنگاوە دەنێ بۆ حاڵ و زەرانەوە بەڵێ کاکزانە دەبێت حەقیقەتێک هەیە فاکتێک هەیە بیزانین هەمولایەکمان ئەمریکا ڕاستە بە ڕسمی و بە ڕایگەاندوکە هێزەکانی یەکشێنێتەوە بتەوە لە عێراق وەرای کوردستان بەڵام بە مطلقی بەڕەهایی ئەو بڕیارە جێبەجێ ناکرێەوە بەشێک لە هێزەکانی بەشێک لە هێزەکانی لە هەرێمی کوردستان و لە عێراقدا هەردەمێنەوە لەبەرەوەی ئەمریکا بەڕاستی ئەگەر لە 2000 لە 91ەوە بڵێن 91ەوە کە عێراقی بڵین کوێتی ڕزگار کرد لە دەست عێراق لە 91ەوە ئەو قوربانی ئەدا پارە سەرڤەکە لە عێراقا
ئەم هەموو جوندی و ئەوانەی کوژاون لە پێناو عێراقدا ینی پارێکی بێشماری خەرج کردووە سەرمایەکی بێشماری خەرج کردووە بە ئاسانی عێراق بەجێ ناڵێ بەڵام بە بڕوای من ئێمە ئەمەی کە دەبینین تەنها ئێمە ئەو شتان دەبینین کە لە میدیاکان بازەکرێ لە پشتی با بڵین ئەم دەنگ و باس و هەواڵانەوە شتی ترمانەیە من بە بڕوای من قەنەعەتی من لەوانەیە قەنەعەتەکەی من بڕواکەی منیش لە لای هەندێک کەس لۆجیکی نەبێ و دروست نەبێ بە بڕای من بە ئەمە بە ڕێکەوتنی ئێران تورکیا وڵاتانی ناوچەکە ئەم پاشەکشەیە هەیە یعنی کراوە پاشەکشە دەکرێت و ڕێکەوتنێکەیە کە لەسەر ئەساسی پاراستنی بەرژەوەندی هاوبەشی هەر هەمولایەکان بڵین ئەو بڕیارانە دراوە کە ئەمریکا کە بە تەواوەتی ینی بەڕەهایی نەکشێتەوە بەڵە بەڕەهایی ناکشێتەوە گروپە چەکدارەکانیش پێت وایە بەڕەهایی خۆیان حەل بکەن خۆی مثلا سەرایە سەلامان بینی مثلەن بەشێک لە جەماعەتین و جەبامان بینی مثلەن ئەوانەی کەیس ئازالی بەڵام ئەوانی دیکە حزب وڵایە مثلەن تیاری دیکەیان تێدا هەیە کە ئەکرێ بڵێن مانگانە ناوی خۆیانە گۆڕن ئەمانە کە بەشێکیان تونێلیان هەیە بەشێکیان هێزی چەکداریان هەیە هەڕەشەن لەسەر وڵاتانی دیکە خۆی بردومانەکەی سعودیەمان بینی کێشەکە لەگەڵ ئەوانەیە کە لە مەنتیقەی زۆر سەخەڕۆ ئەوانە پێت وایە بەڕەهایی خۆیان حەل بکەن یان بستنە ژێر هەیمەنی ئەو بڕیارەی سەرۆکوەزیرانی عێراق کاک زانە پێگومان بڕیاری با بڵێن چەک داماڵین لە هێزە چەکدارەکان و بە بڕیارێکی ئاوە سەتحینە بێگومان بە ڕێکەوتنێکی نێودەوڵەتی و ئیقلیمیش تەسەورەکەم ئەو ڕێکەوت نەکرابێ ئەو بە بڕوای من یەکێک لە ئەرکەکانی حکوومەتەکەی عەلی با بڵێن زەیدی ئەوەیە کە دەبێت سیادە بۆ عێراق بگەڕێتەوە ئەوان گەشتونەتە ئەو قەنەعەتەی کە هەتا سیادە بۆ عێراق نەگەڕێتەوە ئەم ناسەقامگیریە ئەم دۆخەی کە لە عێراق ئێستا لە عێراقدا دەگوزارێت بەردەوام دەبێت ئەویش بەچی دەگەڕێتەوە سیادە یەکێک لەو ئیشانە یەکێک لە هۆنگاوانەی دێنێت ئەوەیە کە دەبێت ئەو گروپە چەکدارانەی کە لە دەرەوەی یاسان لە دەرەوەی وەزارەتی بەرگریدان دەبێت چەک بکرێن و بێنەوە ژێر چوارچێوەی وەزارەتی بەرگری و بە نیشتیمانی بکەن ئەمە ڕوودەدات چۆن ئەوەی ئەمریکا بەڕێزت پێتوا بوو کە پێم وانێ قەتعیان مەسەلەن ئەمریکا بە تەواوەتی بکشێتەوە لەبەرەوەی مەساڵحی بەرژەوەندیە لەو ناوچەیە و ئەشێوەی قاعیدەیەکی لانی کەم ئەگەر بە مەدەنیش بیان هێڵێتەوە بەشێکی مخابراتیش ببیێڵێتەوە ئەگەر بە پێی ڕێکەوتن سەکدارەکانیش هێزە فەسایلەکان مەسەلەن کاکزانە هەر بڕیارێک کە لە ناوەند دەوڵەتێک لەگەڵ دەوڵەتانی تر یان بۆەوەی کە بتوانێت ئیستقراری سیاسییان بتوانێت هەنگاوێکی سیاسی بنێ یان سیاسەتێک پێی ڕۆبکات بێگومان بەڕێکەوتن کراوە و ئەم هەنگاوانش ڕاستە کارێکی وا سانا و ئاسان نین ئەوە چەندین ساڵە هێزی چەکداریان هەیە و خۆیان قایم کردووە و تەدریب کراون مدەڕەب کراون و لە ژێر کاریگەری هەژمووی دەوڵەتانی ناوچەکە بوون لە بابڵین شەری وەکالەتیان کردووە و بەرژەوەندیان هەیە بێگومان بە ئاسانی ناکرێت بەڵام بە بڕوای من ئەمە دوای دراسەکردن و دوای لێکۆڵینەوە و دوای بڕگاردان ئەم بڕیاریان داوە کە دەبێت عێراق سیادەی بۆ بگەڕێتەوە یەکێک لە هۆنگانەوەیەک و باسم کرد دەبێت هێزی چەکداری میلیشیا و گروپ نە لە هەرێمی کوردستان نە لە عێراقیشدا بمێنن دەبێت عێراقێکی یەکگرتوو دروست بکرێ عێراقێکی با بڵێن موحەد بەڵام ئەمە لە ناواخنیە ناوەندێتی شتێدایە ناوەندێکی تۆخ بە بڕوای من ئەمە تا ڕادەیەک ئەو سیاسەتێکی ئێستا پێڕۆ دەکرێت لە عێراقدا دەبێت مرکزیت بگەڕێنەوە بۆ عێراق بە هەنگاو بەڵام لەوانەیە ئەمە درێژخایەن بێت لەوانەیە بە 4 ساڵی تر بێ بە 5 ساڵی تر بێ بەنامەیەکی استراتیژیە ئەمەیەکی ئێستا پێڕۆ دەکرێت بە کورتی و بە کرمانجی دەبێت عێراق سەروەری بۆ بگەڕێتەوە ئەگەڕێتەوە چونکە ئێستا ئەگەر نەگەڕێتەوە دۆخی عێراق و هەلومەرجی عێراق و ئەم دۆخی کە ئێستاە ئاسایشی و ئیقراری ئیستقراری سیاسی بەخۆوە نابینێ و بەرژەوەندی تەنانەت بەرژەوەندی بەڕێزت پێت وایە ئاسان بێ هێزە ئەو فەسایلانە ینی بەشێکیان چەک ڕادەست بکەن کاکزانە هیچ هەنگاوێک لە کاری سیاسیە ئاسان نیە و مەحاڵیش نییە ینی ئاسان نییە تۆ بە هێزێکی چەکدار بە ئاسانی بە بڕیارێک یان بە داواکارێکی سەرۆک وەزیرانیان بە داواکاری حکوومەت بە ئاسانی چەکدا بنێن و تەسلیم و بڵێەوە ئێماتین و ژێر چووکە لە بڕی باسم کرد ئەمانە شەڕی وەکالەت دەکەن سەر بە دەوڵەتانی هەرێمایەتین دەعم دەکرێن هاوکاری دەکرێن بوونە بڵێن ئامرازێک بۆ جێبەجێکردنی سیاسەتی دەوڵەتانی ناوچەکە بەڵام ئەگەر بڕیار بێ حکوومەت ئەوە بکە و بە هاوکاری دەوڵەتە بەهێزەکان
بەدڵنیایەوە ئەو هەنگاوە دەنرێت و جێبەجێ دەکرێت چونکە بینیمان هێزی چەکدار میلیشیا لە لوبناان و لە یەمەن و لەوانە هەموو هەبوون و هەمویان تەسفیەکران و هەمویان کۆتاییان هات و ئێستا دەبینی هێزی ئەگەر ئەو هێزش ما بن هێزێکی زۆر زەعیف و لاوازن توانای بەردەوامیان نییە توانای ڕوبەڕووبوونەوەیان نییە بۆیە بە بڕوای من ئەم هەنگاوە ئەم سیاسەتی ئەگەر بەردەوام بێ وەکو سیاسەتێکی استراتیژی بە بڕوای من ئەم سیاسەتە دەبێت بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بەبێ کۆسپ و لەمپەر و ئاڵنگاریش نابێ ئەو پێت وایە مەسەلەن شەڕی ناوخۆ دروست بێت مەسەلەن لەوەی کە ئەمریکا فشاری زیاتر بکات چکەسە بەشێک لەو دۆخە دارایشی عراقتیدا ڕاستە بەشێک پەیوەندی بە گەروی هورمزەوەیە بەڵام بەشێکی دیکەی پەیوەندی بەوە هەیە کە عراق تۆزە ئەمریکا دەستی تون کردووە لە ناردنی پارە کەواتە لە حاڵەتێکی ئەوەدا مەسەلەن یان ئەمریکا بڵێت ئێوە لە زەمین و ئێمە لە ئاسمان وەکوی لە ماوەی ڕابردوو بە سعودیەش کردی شتێکی وەها ڕوو بدات معرەزە عێراق لە با بڵین لە پرۆسەی چەکدا ماڵین و لە پرۆسەی با بڵین گەڕانەوەی بە سیادی عێراق وەکو باسم کە کارێکی ئاسان نییە زۆر نزیکە هەموو ئەگەرەکان کراون ئەگەری شەڕی ناوخۆ ئەگەری ڕوبەڕووبوونەوە ئەگەری جەنگێکی ناوخۆی لە عێراقدا دووش ببێ ئەمە زۆر ئەو ئەگەرانە هەموو ئەگەری کراون چونکە وەکو باسم ئەو هێزانە بە ئاسانی مدەڕەب کراون چەکێکی زۆریان هەیە چەکدارێکی زۆریان هەیە و دەوڵەتێک لە دەوڵەتانی ناوچەکە پشتگیریان دەکات بە دڵنیاییەوە بە ئاسانی ئەم دۆخەتێ ناپەڕێت و ئەگەری بەرپابوونی جەنگی ناوخۆ ڕوبەڕوون و هێزە چەکدارەکان لە بەرامبەر حکوومەتە لە بەرامبەر ئەو بڕیارە استراتیژی کە حکوومەتی عێراقی ناوێتی بە هاوکاری بە هەمانگی و هاوکاری و پشتیوانی ئەمریکیەکان بێگومان بە ئاسانی جێبەجێ ناکرێت بۆ چوونێکی بەڕێزت ڕادە چێشمۆ دەیکەمە پرسیارێکی دیکە بۆ ئەو ناوەندی و مەرکزیەتی کە بەڕێزت باسەکەی کە ڕەنگە بە بەرحەلە ڕووبدا و بەشێک لەو قۆناغانەشمان بینیوە مەسەلەن لە سیستەمی ئەسیکۆدایە لە مەسلەی مەرزەکانە لە مەسلەی توندکردنی هەندێک ڕێکاری ئەوەی کە ئەڵێ لە چوارچێوەی فیدراالی ئەبێ مەسەلەن ئێستا وای لێ هاتووە هەندێک ڕەنگە خەڵک هەستی پێنەکە لە بەرەوەی خەریکی ژیانی خۆیەتی بەنزین و معاشەکەیەتی تەرکیزی لەسەر ئەوانە نیە ئەژینا مەسەلەن هەندێک بڕیارە لە چاو 3 ساڵ پێشستا فەرقی زۆری کردووە هەرێمی کوردستان لەم نێوەندەدا ڕۆڵی چییە بۆم بێت سەروبەری کە ئێستا ئێمە ئیبینین بەداخەوە ئێمە باس کاتێک لەم وەزعی ئێستا کە هاتوۆتە پێشەوە دۆخێکی زۆر مەترسیدار و ئاڵۆز و تەنگەژە باری لە عێراق و لە هەرێمی کوردستان لە دۆخێکی لە ڕووی ئیدارەدان و لە ڕووی حکومڕانی و لە ڕووی دەسەڵاتەوە لە دۆخێکی زۆر خراپدایە ئێمە لە ساڵی 92 خاوەنی پەرلەمان و حکومڕانی خۆمانین بەڵام لە ساڵی 92 تا ئێستا دەستورمان نییە کە دەستور دەتوانێت زامنی پاراستنی لانی کەمی بەرژەوەندەکانی بابڵین هەرێمی کوردستان بکەم تا ئێستا وەکو باسم کرد خاوەنی فەلسەفەیەک نین کە ئێمە بتوانی بێتمان حکومڕانێکی باش و خاوەنی ببوونی خاوەنی سیستمێکی باش دەپرسم ئێستا پەرلەمان 2 ساڵە هەڵبژاردن کراوە پەرلەمان ڕۆڵی چییە حکومەت ڕۆڵی چییە بڕیاری دەرکردنی بڕیاریان دروستکردنی بڕیار لە چۆ دەدرێت لە پەرلەمانەوە دەدرێت لە ناو حکومەتەوە دەدرێت بەڵام ئێمە هەموو ئەو دامەزراوە ئەساسیانەی کە پەیوەستن بە ژیانی حکومڕانی ئێمەوە پەکیان کەوتووە پەرلەمانەوە 2 ساڵە کۆنە بۆتەوە حکوومەتێکی ئیفلیج و حکوومەتێکی ماوە بەسەر چوومانەیە و ململانێکی تونتی قورس لە نێوان دوو هێزە دەسەڵاتدارەکەی هەرێمی کوردستانەیە پارتی و یەکێتی هەیە و تا ئێستا ناتوانیوە لەسەر تەشکیلی حکوومەتی نوێ پێک بهێنرێت کە بێگومان بەرپرسیارەتی یەکەم لە ئەستۆی پارتی و یەکێتیدایە لەبەر ئەوەی دۆخەکە ئەوان ئەو دوو حزبە دوو هێزی دەسەڵاتدارن و دوو هێزن پێگەیەکی بەهێزانەیە لە بابڵین لە هەرێمی کوردستاندا و جەماوەری خوانەیە و خەڵک دەنگی پێداون یانی باش ئێستا پارتی دەڵێ من ملیۆنە دەنگم هێناوە نابێ ڕێز لە ئیرادی ئەو ملیۆن دەرەی خۆ بگرێت یعنی هەر بەڕاستی لە هەرێمی کوردستاندا فەراغێکی دەستوری یاسایی قانونی هەیە کە ئێمە بە پەرلەمانێکی باشەوە بە حکوومەتێکی دروستەوە بە سەروەری یاساوە بە هێزی پێشمەگەی یەگرتووە بە نیشتمان سازی بە عقلەتی نیشتمان سازی و نەتەوە سازی توانین ڕوبەڕووی هەموو ئەو ئاڵنگاری و مەترسیانە بینەوە و لەوەش نەترسین کە ڕۆژان ئەمریکا هەرێمی کوردستان بەجێبێڵە بەڵام کاتێک کە تۆ دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی با بڵین زۆر خراپە و
تا ئێستا وەکو باسم کرد دامەزراوەکان دامەزراوەی با بڵین ناشەرعین و تا ئێستا پەرلەمان پێک نهاتووە تا ئێستا حکوومەتی کاربەڕێکەرەوە تا ئێستا هێزی پێشمەکە نەکراوە ئەمریکەکان لەکەوێ داوا لە یەکێتی و پارتیەکان هێزی پێشمەکە بکەن بەیەک ئەمڕۆ لە فەیسبووکی خۆم شتێکم بیرکەوتەوە 2022 نووسی و ماڵێم سەقفی کۆتایی 2025 ئێستا کۆتایی 2026 بەڵام دەستیشی لێ بەرداوین بە زۆرێک لە جۆرەکان فەڕەنسیەکان لەکەیەوە بە هەرێمی کوردستان ئەڵێن دەستور بنووسنەوە ئەوروپیەکان لەکەی تاسەمە دەستورمانی بەچی ئەم دەستوری هەرێمی کوردستان چیە ئێستا هەرێمی کوردستان ئەگەر ڕێگەڕاوەتەوە بۆ دۆخی ساڵی 91 ئێمە دیفاکتۆمان تێنە پەڕاندووە ئەگەر ئێمە دیفاکتۆمان تێپەڕاندە دەبا ئێستا خاوەنی پەرلەمانێکی بێز بوونایە خاوەنی حکومڕانێکی تەندروست بوونایە خاوەنی هەموو ئەو بنەمانەی کە پێڵەن دەوڵەتداری خاوەنی ئەو بوونایە ئێمە بەداخەوە لە دوای ڕوخانی ڕژێمی عێراقەوە بەشێک لە خاکی کەرکووک و شوێنەکانی ترابوون ژێر دەست بەهۆی هەڵەی سیاسەتی بڵێن پەیڕەوکردنی سیاسەتی هەڵەوە بەهۆی بڕگاردانی هەڵەوە ئەوشمان لەدەستدا ئێمە بەشێکی زۆری خاکەکانمان لەدەست ئێستا دەبا ئێمە لە ناوچەکەدا خاوەنی دەوڵەتێکی بەهێزی پێگەیەکی بەهێزمانە بووە و تەنانەت عێراق ئێستا چاوی لێمە بکردایە بەڵام بەداخەوە ئێستا نمونەیەکی هێندە ناشیرن و هێندە شکست خواردومان خستۆتە ڕوو کە کەس ئیرەیمان پێنابەوە کەسیش ئیمان پێناکە بەردەداخەوە کە ئەمە بە ئەو نیشانی کێشەکارەوە نییە ئێستامە باسی گرانی بنزین و نەهاتنی و چۆوانە بکەین فراغی گەورەترمان ئێسپێنی ئەو ناوەندێتیە بێ ئەتوانن زۆر بە ئاسانی لەو بۆشایانەوە لێمان بێنە ناوەوە مەسەلەن وەختێک هەست بە خۆمانەکەین کە ڕەنگە کۆمەڵیشمان لە دەستدا بێت لە ڕووی سیادەوە لە ڕووی ئەوەی کە ئێمە هەنگاومان بۆ ناوە مەسەلەن ئەو فیدرالیەتەش بە زۆرێک کەرتوپەرت بکەن خۆی کاک زانە دەوڵەتانی ناوچەکە لەسەر هەموو شتێک لە ناو خواندا ناکۆک بن لەسەر لاوازکردنی پێگەی کورد یەک و یەکگرتو یعنی سیاسەتێکی یەکگرتوانەیە یعنی بۆ نمونە ئەم دابەشکاریکە لە هەرێمی کوردستاندا دروست بووە ئەم دۆخەنا لەبارەکە لە هەرێمی کوردستاندا بێگومان بەشێکی کاریگەری سیاسەتی دەوڵەتانی ناوچەکەیە نانەوێ ینی هەرێمی کوردستان خاوەنی پێگەیەکی بەهێز بێ کەواتە بۆی ئەوان کە هەمومان زانین کە نەهاری کوردن وەکە دوژمنی سەرسەختی کوردن و نایانێت کورد بە ئامانجەنەتەوەی نیشتمانەکانی خۆی بکە و نایانەوێت وەکو گەلانی ناوچەکە خاوەنی دەوڵەت و قەواری خۆیان بن بێگومان ئەمانش ئەم هێزە سیاسانی خۆمان ئەم دەسەڵاتێکە لە هەرێمی کوردستاندایە بەداخەوە ئەوانش ڕێک تەبەنی سیاسەتی ئەوانیان کردو سیاسەتی ئەوانیان جێبەجێ کردو کە بەداخەوە دەبووە ئێستا هەرێمی کوردستان وەکو باسم کرد زۆر لە ئێستا ژیرانەتر و عەقڵانەتر باشتر سیاسەتیان کردایە ئەو ڕۆژە لە کۆڕێکدا باسی ئەوم کرد هەرێمی کوردستاندا سیاسەتی ڕۆژ هەیە سیاسەتی کاژمێر هەیە یعنی سیاسەتێکی استراتیژی لە ساڵی 90 پەیڕەو نەکراوە بۆیە نەتیجە دوێن ئەنجامەکانی دەبینین ئێستا شکست بەرهەم دێنەوە ینی تۆ ئەم تۆسی دیقەت بە پنتێک بڵێن کایەک شوێنێک نەماوە قەیرانی تیانە بێ کای پەروەردەمان قەیرانی کای ئابووریمان کای سیاسەتمان حکومڕانیمان یعنی هەموو پڕن لە قەیران و پڕن لە ئەو قەیرانانە وا دەکا کە ئەو قەیرانانە بێتە مایەی خواردنی ینی سەری خۆمان سەری هەرێمەکەوان پێ بخۆین ئەگەر ئەم هەرێمی کوردستانە بە تایبەتی پارتی وێکەتی هەڵوێستێکی جدی نەکەن و بە بەرنامەیەکی استراتیژی نیشتمان سازیەوە نێنە پێشەوە و هەڵوێستە نەکەن لە بەرامبەر ئەو ڕوودا و پێشاتە سیاسیانە بێگومان هەرێمی کوردستان زەرەتمەندی یەکەم دەبێت و هەرێمی کوردستان ئەو ئامانجەی کە دەیەوێت بەرەو دەوڵەتداری و بەرەو حکومدارێکی دروست و بەرەو کیانێکی باشتر بۆ کاریگەریمانە بێت لەسەر پارچەکانی کوردستان دەبێتە سەرابێک و ینی خەونێکی بەدی نەهاتوو بەڵێ بەڕێز سیروان حەمەڕەشی توێژەری سیاسی زۆر زۆر سپاس بۆ دەرفەتە زۆر زۆر سپاس دووبارە بۆ کتێبەکەش زۆر زۆر سپاس هەڵبەتە لە تەوەری دووەمدا باسی گرانی بنزینەکەین ڕاستە بڕیارێک هات کە بڕیارەکە بەو شێوەیە بوو کە بنزینێکی زۆر لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان گەێنرایە بنزینخانەکان هەندێک لە بنزینخانەکان بۆی بە 750 دینار دابش بکرێ ینی نازاندرێ هێشتا کوالێتێکەشی چۆنە چکە دوسێ ڕۆژێکە دابشەکرێ بەڵام لە ڕاستیدا بنزین و سوپەر و محەسەن ئەوەی کە لە ناو هاوڵاتیاندا هەیە هێشتا گرانە هێشتا بە نرخێکی زۆر زۆرە هەندێک ئۆتۆمبیل هەیە هەر بەوە ئەتوانێت بڕوات یان لەو گەرمای هاوین و لەو هەورازون شێوەی کەرێمی کوردستانە ئایا ئەمە حاڵەتێکی جیهانیە یان بڵێن ئیقلیمیە کە بەسەر هەرێمی کوردستانی شاهاتۆ تاکو ئێمە قەناعەتی پێ بکەین وەکو ئەوی کاتی خۆی لە ئۆکرانیا بوو بە شەڕ لێرە دەبەی زەیت $3 چۆ سەر
مەسەلەن یاخود ئایا ئەمە پەیوەندی بەچەوە هەیە دوو لەپڕ شەوی ڕابردوو ئاگرێکی گەورە لە یەکێک لە کۆگاکانی سوتەمەنی لە تانزەرۆ کەوتەوە و ئەمڕۆ لە کۆگای بنزینی یان سوتەمەنی پارێزگای سلێمانیش ئاگر کەوتەوە لەسەر هۆکارانەش پرسیار دەکەین چ ڕێگایەک هەیە کە بتوانین سۆپەر و حەسەنیش دابەزێ وە کوالیتیش دەستکاری نەکرێ ینی خەڵکیش زەرمەند نەبێ لەگەڵ شارەزایەکی بواری وزە هەم دیوە ئقلیمی جیهانێکی گفتوگۆکەین هەم دیوە ناوخۆیەکەی ئەوش بەڕێز بەهجەت ئەحمەد کاک بەزە سلااو زۆر سپاس بەخێر زۆر سپاس خۆشحاڵم هەر بژی بنزین تۆ چ بنزینە بەکاردێنی کاک بەزە وەڵام عادەتەن محەسەن محەسەن گرانە زۆر ها ئەرە وەڵای گرانە قیاسەن بە کوالیتی بنزینەکە چکە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستانە کە محەسەن بێت سوپەر بێت یاخود نۆرمال بێت بنزین نییە ئەگەر ینی لە بنزینخانەکانە پێی دەوترێت بنزین بەس بنزین نییە لەبەرەوەی لە پاڵاوگەکان بۆ نمونە بە تایبەتی محەسەن و سوپەرەکە تێکەڵەیەکە لە کۆمەڵێک موادی شیمیاوی پێک هاتوو و تێکەڵکرا و لەم ساحانەی کە بەداخەوە دوێنێشەوە سوتە کاک بەزە دەڵێ ئەو محەسەنەش گێچی بنزینێکە لەبەر چاو دێتە خوارەوە چگە گرانە بەتەکەی دەرەوەڵە اینجا خۆشی سووتانەکەی سریعترە لەبەرەوەی زۆربەی موادی باشکەرە ئەم موادی MTB و لەگەڵ کۆمەڵە موادی ترکە تێکەڵاوە کرێ بەڕاستی بەشێکی زۆریشی هەر لە ناو تەنکەکە تەبەخورەکە و بە بخار ئەڕاتە دەرەوە کامێش تۆ پارەت پێداوە بووە کە سەری تەنکی بنزینەکە هەوایەکی هەوایەکی زۆرەکە غازێکی زۆرێت و پێشتریش هەر غاز تەنفیسی کردو چکە لە ناو تەنکەکانت شوێنی تەنفیسی تەیە ئەم غازە بەشێکی زۆری هەر ئەڕات بەڕاستی ینی کامێش تۆ پارەت پێداوە کڕیتەوە هیچ سوودی شت لێ نەبینی جاری وا بڵە غازی تایە باشە با لە بنەڕەتی بابەتەکە پرسیار بکەم یعنی پەیوەندی بە چیەوە هەیە لە پڕ لە 1970ەوە محەسەن مەسەلەن بە نمونە وەرەگرم هاتە 300 و هاتە 500 و هاتە 750 لە هەولێر هاتە 2000 و نۆرماڵەکە ئێستا تا ئێستاش لە سلێمانی 1200 و لە هەولێر 1500 ینی بوومە لەرزەیەک بوو کاریسەیەک بوو چی ڕوویدا ئەوای لێ هات دۆخەکە ئیقلیمیە جیهانی پەیوەندی بە تەنگەی هورمزەوە هەیە بە چیەوە پەیوەندی بە تەنگی هورمزەوە ئەتوانم بڵێم نییە ینی چونکە ئەوەی سەرچاوانەی کە بنزین بۆ هەرێمی کوردستان یاخود ئەو موادانەی کە پێکێنەری بنزینن هەر لە نەفتا و هەر لە مادە باشکەرەکان کە پێک دێت ئێمە چەند سەرچاوەیەکمان هەیە بەشێکیان ئەوەی کە لە ناوچەکانی باشووری ناوەڕاستی عێراقەوە کە داهاتە هەرێمی کوردستانە ڕۆژانە تقریبا بۆ سنووری پارێزگای سلێمانی نزیکەی دەوری 10 تەنکەر بۆ 15 تەنکەر بەڕێگەی قاچاخە هات بۆ هەولێر نزیکەی 20 تەنکەر بۆ دوهۆک تقریبا 8 تەنکەر ئەمانە کە بە پارەی قاچاخ لە ناوچەکانی عێراقەوە لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستەوە کرا و داهاتە هەرێمی کوردستان و بەشێکی تریش لە موادە باشکەرەکان ئەو مادانی کە هەن کە تێکەڵاوی هەمی موادی پترۆکیمیاوین کە تێکەڵاوی ئەم نەفتایانە دەکرێت کە لە هەرێمی کوردستانە بەرهەمەهێنرێت و سوپەر و محەسەن و نۆرمال و ئەمانەی پێ دروست دەکرێت بەشێک ئەمانش لە ئێرانەوە هات تقریبا نزیکەی دەوری 8 مادەیە کە لە ئێرانەوە ڕۆژانە ئاهاتە هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی بەردەوام طبیعی هەرێمی کوردستان بەپێی مەوسیمەکانیش بڕی پێویستی بنزینی ئەگۆڕێت بۆ نمونە لە هاوینە ئەچێتە سەر و 6 ملیۆن لیتر لە ڕۆژێکە لە مەوسیمی زستانە هێتە نزیکەی خوار 5 ملیۆنی شەواتە تۆ بە شێوەیەکی بەردەوام ئەم پەیوەندی بە تەبریدەوە هەیە نەک بە گەشتیارەوە چونکە گەشتارێکی زۆر ڕۆ کاتە هەرێمی کوردستان یعنی ئەگەر هاتووەمە سەیری سعرەکان بکەین لە هەولێر قیاسەن بە سلێمانی تۆزە گرانترە لەبەرەوەی لە هەولێر گەشتیارەکە زیاترە گەشتیاریش عادەتەن کە چنە هەج ناوچێک جوڵۆ و حەرەکەیان زیاترە لە خەڵکی ناوچەکە بۆیە ئەمە سعرەکان گۆڕانکاری تیادا دروست کراوە و لە هەرێمی کوردستانیشە بەشێک لەم بنزینە بەرهەمەهێنرێت یاخود لەو مادەی نەفتایە کە هەیە لە پاڵاوگەکان چی لا ناز بێت چی کار بێت چی ئەمەی بازیان بێت ئەمانە کەمیەتێک نەفتا بەرهەمەهێنرێت و ئەو نەفتایانە دەدرێت بە باشستا ئەو مادە باشکرانە چ لە ئێرانەوە چ لە ناوەڕاست و باشووری عێراقۆستا نایەن ئەوەی کە لە عێراقەوە هەیە ینی سەبەبی ئەزمەکە کە جەنابیشت باست کرد ئەم ئەزمێ بۆچی دروست بوو طبیعی ئەم ئەزمەی کە لە هەرێمی کوردستانە دروست بوو امتیدادی ئەو ئەزمێ بوو کە لە عێراقا دەستی پێکرد لە عێراقا دوای ئەوەی کە کۆمپانیایەکی یابانی سەحبی کردە و JCC پرۆژەی JCC کە لە باشووری عێراقا ڕۆژانە نزیکەی 4 ملیۆن و نیو
لیتر بنزینی بەرهەمەهێنا بنزینی زۆر باش و بە کوالیتی زۆر باش بەرهەمێنا بەهۆی دۆخی ناوچەکەەوە سەحبی کردەوە عێراقی بەجێهێش تقریبا نزیکەی 2 ڕۆژ 3 ڕۆژە بێ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقا کەوتونەتە گفتوگۆ بۆی کە بگەڕێنەوە دەستکەنەوە بە بەرهەمێنانی بنزین ئەمە وای کرد لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراقا ئەزمەی بنزین سەر هەڵبدات کە لەوێ ئەو ئەزمەیە سەری هەڵدا ئەو بڕە بنزینەی کە لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستەوە بە قاچاقە هاتە هەرێمی کوردستان ئەتوانم بڵم تا ئاستی لە 100 بڕان نەما و هیچ مەجا ینی بنزیخانەکانی ئەوێ هیچ زیادەیەکیان نەبوو تا بیفرۆشن بە نرخی زیاد و بینێرن بۆ هەرێمی کوردستان و لە ئێرانیش بەڕاستی ئەو مادە باشکرانی کە دروست دەکرا بە تایبەتی مادەی MTBE هەم نرخەکەی زیاد بوو نرخەکەی زۆر بەرز بووەوە لە ماوەیەکی کورتە چکە لەوێش بەهۆی ئەو دۆخی شەڕەوە کە دروست بووە زۆربەی هەم بەشێک لە کارگەکانی ئەوێ لێدراون و بەشێکیشیان خۆیان ڕایان گرتووە بۆ ئەوەی کە لێ نەدرێت و کێشیان بۆ دروست نەکرێت ڕایان گرتووە وای کردووە کە ئەو مادانەی کە دەهاتە ناو هەرێمی کوردستان و مادە باشکەرەکانە هات کەمیەتەکەی کەم بێت و ئەو نەفتایشی کە لە ناو هەرێمی کوردستانە وەکو خۆی مادەیەکی باش نییە بۆ بەکارهێنان یعنی ڕاستەخۆ تۆ بیکەیتە ناو ئۆتۆمبیلەوە هەریشی پێ ناکات ئەمە وای کرد کە لە هەرێمی کوردستانیشە ئەزمەیەکی سەخت بەڕاستی لە عێراق محەسەن و سوپەریش کران بۆ لەوێش لا ڕاست و باشوور ئەوان دوو جۆر بنزینیان هەیە کە زانە بنزینێکیان هەیە کە پێی دەوتێ پاڵپشتی کرا بە 450 سعرەکان نۆرمالیان 450 محەسەنیان 850 و لەگەڵ سوپەریشیان هەیە کە گرانترە لە هەمان کاتە ئەوان بنزینی تیجاریشیان هەیە بنزینە تیجارەکەش لای ئەوان هەمان شێوەی نرخی لای ئێمەواتە لەوێژ هەر بنزینی تیجاری گرانە بەڵام لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی کێمە بنزینی پاڵپشتی کراومان نەماوە لە دوای ساڵی 2014ەوە بەشە بنزینی پاڵپشتی کراوی حکوومەتی اتحادی کە بینێرە بۆ هەرێمی کوردستان نەماوە ڕاگیراوە وای کردووە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە هەیە تەنها بنزینی بازرگانیە و حکوومەت بابەتی سوودەمەنی بەجێ هێشتووە بۆ کەرتی تایبەت و هاوڵاتیان لەسەر بنەمای عەرز و تەڵەب نرخی خۆیان و بڕی پێویست ڕێک بخرێت و حکوومەت ئەگەر چاودێریی بکات لە ڕووی کوالیتی کۆنتترۆڵ بەڵام ئەو پاڵپشتی کراوە توانیوێتی مەسەلەن دۆخەکە تا ڕادێک استقرار بکانی هاوسەنگ بکات بەڵە بە دڵنیایی لە عێراقیشا کردوێتی و لە هەرێمی کوردستانیش ئەم ماوەی چەند ڕۆژە کە ئێستا دەستیان کردووە بە ئەو نۆرماڵە کە هەیە بەپێ ئەوەی کە من بینی ومە کوالیتێکی خراپ نییە ینی بۆ بەس نەک بۆ سیاری ئەم مۆدل بەرزانە ینی سیاری ئەم تازە و هایبرد و کۆمەڵە گەمانە ئەو بنزینە بە هیچ شێوەیەک ناتوانن بەکاربێنن بەڵام بۆ سیارە مۆدل کۆنەکان ئەتوانن بەکاری بێن و ئیتر دەرحەق بە زەمانە سوودی لێوە بگرن باشە بەپێی بۆچوونی بەڕێز و شارەزایی بەڕێزت بنزینی سوپەر و محەسەن بەتایبەت محەسەن کە زۆر خەڵک بەکاریهێنێ لە دوای نۆرماڵەکەت کە ناوێرە لەبەر مەچینە و ئەو سووتانی ینی پارچەکانی ناو ئۆتۆمبیلەکەی دابەزێ بەتەکید کاکزانە لە مانگی نۆ دەستەکا بە دابەزینەوە نرخی بنزین عادەتەن دابەزێتەوە و نرخی بنزین ئەتوانم بڵێم لە مانگی نۆ ئەچێتەوە ئاستی نۆرمەڵی خۆی یاتە هێتەوە بۆ نمونە نۆرمەڵ دێتەوە 1000 دیناریش تەسەورەکەم بازرگانی تەسەورەکەم بێتەوە 900 دیناریش ینی ئەوەی کە پێشبینیەکەم و بە هەمان شێوەش بەڕاستی محەسەن و سوپەریش دابەزینی گەورە تۆمارەکەن چونکە ئێرانیش ئێستا هەر بۆ زانیاری جەناب و بینەرانیش دەستی کردوێتەوە بە بەرهەمهێنانەوەی مادی پترۆکیمیاوێت ئێستا ئەو مادە پترۆکیمیاوەتانی کە لە ئێرانەوە دەهات بۆ هەرێمی کوردستان بە هەمان بڕی جاران و زیاتر و نرخەکەشی دابەزیوە نرخەکەی پێشتر زۆر بەرز بوو بۆ ئێستا دابەزیوە بۆی ئەمانە چاوەڕوانەکرێ مەسەلەن لە 12 ڕۆژی داهاتوە لە مانگی نوێە تەسەورەکەم تاوەکو دەی نۆ سعر تەواو ئاسایی بێتەوە لە هەرێمی کوردستانەوە بڕی بنزینیش لە هەموو بنزیخانەکانە بە تەواوەتی ئاسایی بێتەوە دۆخەکە لە هەرێمی کوردستانە تەواو جێگیرە بێتەوە کوالیتی چی کاک بەجێت ئەوەی بەدوا داچونت کردو بەڕێز دۆک و شارەزایە کە چەندە شارەزای بوونەکەی تو لە باری گرێبەستەکان و بەڵام هەڵبەت چوات قوڵچوتە ناو بابەتەکەەوە مەسلەی ئەو نۆرماڵی کە هەیە ئەنی خەڵک تۆزێک دوو دڵە تێکا بە ناچاری خۆ چی بکات معاشێنێت وەکو کاگزانە ئەو بنزینەی نۆرماڵی کە ئێستا حکوومەتی هەرێم بە 750 دینار ئەیفرۆشێت مەدعومە پاڵپشتی کراوە واللهی من پێناڵم پاڵپشتی کراوە چونکە 750 دینار بۆ لیترێک بنزینی نۆرماڵ بە سەراحەت پاڵپشتی کراو نییە بەس لەوانەیە شتێک لە نرخ تایەکە ینی ئەوە ینی ئاهێکی پێ هاتۆ تۆزە باشترە قیاسە
بە 1200 دینارەکە بەڵام ئەوەی کە هەیە ئەمە لە پاڵاوگەکان بەرهەم هاتووە ینی بنزینە ئەمەی کە ئەدرێت بنزینە وەکو ئەم مادانەی تر نیە بۆ نمونە ئەو تیجارێکە تەنانەت بنزینە نۆرمەڵەکەیش بنزین نیە نەفتایە لەگەڵ کۆمەڵە مادی کاتێکەڵ کراوە مادی باش کرد بەڵام ئەمە خۆی بنزینە کە بەرهەم هاتووە بەڵام بنزینەکە لەبەرەوەی کە بە وەحدەی تەحسینی بنزینە نەڕۆیشتووە بۆیە نۆرمەڵە و تۆزێک بە هەنێک موادی ڕیفۆرمەیت و ئەمانە چارەسەر کراوە باش کراوە بەڵام وەکو کوالیتەکەی کە هەیە ئەو ئۆکتانەکەی کە من لە بینیومە کە فەحس کراوە تقریبا لە دەوری 92-93 واتە ئەو نۆرماڵەکەی ئێستا ئەو نۆرمەڵی کە ئێستا هەیە ئەو 92-93 وەکو باسم کرد بۆ سیارە مۆدل کۆنەکان تەنانەت تاوەکو سیارەی مۆدل 2010 و 11 ئەمانش ئەتوانێت سوودی لێ ببینێت بەکاری بێنێت خراپ نییە بەس ناتوانانی بڵێ نەوەکو بنزینەکەی تر هەنێ شۆفێر هەیە زەختە خاتە سە سیارە یاخود بۆ کۆمەڵەشت ئەمانە بەڕاستی دەست نادات ینی لەوانەیە بڵێم عەزەتی مەکینەکە بدات بەڵام بۆ ناو شار و بۆ ئەمانە باشە و خراپ نییە توانێت بەکاربێنێت باش شێو ڕابردوو کۆگایەک سوتا ئەمڕۆژ ئەمە هوکارەکەی چێ پەیوەندی بە جارێ بە باو پرسین چکە لە هەرێمی کوردستانە هەر شتێک ڕوودا کەسێک دامیش بکڵێن دەستی لە پشت نییە هیچ دەستێکی لە پشتەوە نییە و ئەو پرسیارش ئیمڕۆ زۆر لە من کراوە بەس ڕاحەت تەلەفۆنم بۆ کراوە قسەم لەگەڵا کراوە ئەمە دەستێکی تەخریبی ئەمە هیچ دەستێکی تەخریب نییە هیچ بابەتێک نییە و هیچ کارێکی تێکدەرانە لە پشتی ئەو بابەتەوە نییە ئەوەی کە من دوێنێ شەویش کە ڕوویدا لە سەعات 12 شەو بە دوواداچوونێکی وردم بۆ کرد هیچ کارێک نییە تەنها قەزا و قەدەرێکە و هاتوو و ڕوویداوە بووە بەڵام ئەوەی کە هەیە کاگەزانە ئەم گۆڕەپانی دروستکردنی بنزینانە کە هەن لە منطقەی تانجەروە بەجددی هیچی مەرجەکانی سەلامەتیان تیادانێت تەنانەت ئەو گۆڕەپانشی کە دوێنێشەوە بەداخەوە گڕی گرت هیچ مەرجێکی تیادانە یعنی گۆڕەپانی بنزین و سوتەمەنی کاگزانە پێویستە تەنکیەکان لە یەکەوە دوور بن بەلایانی کەمەوە هەموو تەنکێکە بە 50 متر لە یەکتری دوور بێت تاوەکو ئەگەر خوانە خواستە لە یەکی چانە گڕ دروست بوو گەرمی نەگابەویتر بتەقێت ینی ئەمە دوێنە شەوبینیمان هەموو ئەو قمبەلەی زۆر گەورەی ئەتەقیەوە چونکە بۆ ئەم تەنکیانە هەموو شانیان ناوە بە یەکتریەوە کە یەکی چیان گڕی گرت گەرمی ئەم تەنکی ئەچە بۆ ئەویتر وارێ دەکات ئەو دەکاتە بوخار دەکاتە بوخار لە پڕکات دەتەقێتەوە هێزە تیمەکانی ئاگر کوژێنەوەش بەداخەوە زۆر بەداخەوە کە بینیم هەندێکیان دوێنە شەو سوتا بوون یعنی ئەمە کاگزانە ئەمە ناتوانن بچنە بینی تەنکیەکانەوە تاوەکو بتوان ئەم تەنکیە ساردکەنەوە تەنکیەکەی تر کۆنتترۆل بکەن هەمووی پێکەوە تەقێتەوە و سەرڕای ئەوەش ینی لەناو ئەم کۆگایانەدا ینی مادەی تۆ مادەی MTBE هەیە مادەی ڕیفۆرمێتت هەیە کۆمەڵە مادەی تری زۆر ینی فعال و زۆر توانایەکی بەرزی گرتنیان هەیە نزیکەی 400 تن لە مادەی MTBE تیادا بوو یعنی تۆ منطقی تیادا نیە لە ناو تەنکیەکە دادناوە ئەم تەنکی خۆی بۆ تەنکی ئاو دروست کراوە ینی تەنکی ئاوە هیچ مواصفاتێکی تەنکی نەوتی تیانە ینی ئێمە لەوێ کۆگای بنزینە نەک کۆگای شەمعی بارکردنی ئاو بێ بەڕاستی هەمووی شانی ناوە بە یەکتری ئەگەر لە ڤیدۆکانشە سێرکە هەمووی بەتەنیش دەکەون کە ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە و پێویستە داواکاریشم لە ئیدارەی شاری سلێمانی بە تایبەتی پارێزگای سلێمانی و بەرگری شارستانی سلێمانی بەڕاستی ڕێنمایەک دەرکەن بۆ ئەو کۆگانەی تریش کە هەن بۆ ئەوەی بەڕاستی هەمان کاکبازەت دوێنێ ئەڵێن دوێنێ شەو 3 میلیۆن لتر بنزین سوتاوە نه 3 میلیۆن نیە تقریبا نزیکەی دەوری 2 میلیۆن و 500 هزار لەگەڵ باقیەکەی تری گازوایل بوو گازوایل بووە لەگەڵ MTBE تیا بوو ترسێک هەیە لای خەڵک ئەمە هیچ قەیرانێک دروستەکە هیچ قەیرانێک دروست ناکات و ئەو بنزینەی کە سوتاوە لە کۆگاکانی تریش ئەمە یەک کۆگا بووە لە کۆگاکانی تریش لە سنووری پارێزگای سلێمانی ئەتوانم بڵێم دەهێندەی ئەمەی کە ئێستا هەیە بنزین هەیە و کە ڕۆژانە ئەدرێ بە بنزینخانەکان و هیچ مەترسیەک لەسەر شاری سلێمانی نییە و بەداخەوەش من خۆم دوێنێ لە هەنێ لە کەناڵەکانەوە بینیم کە هەنێک کەناڵەوی لە سا هەشتای سوتەمەنی سلێمانی سوتاوە و سبێنی ئەزمە دروستە بێ و نازانم ئەسڵ و ئەساسی نییە و ئەو 2 میلیۆن لیتری کە دوێنێ شەو بەداخەوە کە سوتاوە وەکو بنزین ئەتوانم بڵێم بەشی پێداویستی لەوە 18 ساعت بۆ 7 ساعتی سلێمانی ئەگەر بکات نەک بۆ 24 ساعتیش بۆ ڕۆژێکی تەواو بۆ ئەوەندە بکە و هیچ مەترسیەک لەسەر سنووری پارێزگای سلێمانی نییە و ئیم ڕۆژ دۆخەکەمان بینی لە ناو شاری سلێمانیە دۆخێکی زۆر ئاسایی بوو و بنزین لە هەموو
بازی خانەکانە متەوەفر بوو و سعریش 1 دینار سەر نەکەوتوە سەر نەکەوتوە بەڵێ هیچ کێش چاڕوان ناکرێت سەریشکرد بەڵکو بە دڵنیایی تەسەور ناکرێت سەر بکەوێت و حەزیشەکەم لێرەشە باسی ئەوە بکەم کە پاڵاوگەی فۆکس کە یەکێکە لە پاڵاوگە زۆر باشەکانی سنووری پارێزگای سلێمانی خۆزگە 4 پاڵاوگە 5 پاڵاوگە وەکو پاڵاوگەی فۆکسمان هەبووە لەسەر ئاسی هەموو هەرێمی کوردستان بڕوا دەبێ ئەزمەی سوتەمەنی بنزین بە هیچ شێوە ڕووی ناکرێ هەرێمی کوردستان پاش 15 ڕۆژی تریش ئەویش بە توانایەکی زیاترەوە کە ئەگاتە سەر و ملیۆنێک و 200,000 لیتر کە نزیکەی دەوری 500,000 بنزینی محەسەریش بەرهەمێنێت دێتەوە بە هێڵی بەرهەمێنان یەکسانیەک هەبوو لە دابشکردنی بەنزینەوەی کە ئەڵێ مەسەلەن لە ڕۆژێکە 400 بۆ 500,000 لیتر بنزین دێتە سلێمانیەوەی پێوترێ نۆرماڵەکە ناتوانم بڵێ پاڵ پشتی کراوە بەڵام لە هەولێر و دهۆک ئەوانە زیاتر بوو ئەمە کاریگەری دروستەکە یان هەستەکەی نەعەدالەتی ئێستا تقریبا بڕەکەی زیادی کردووە بەڵام هێشتا هەر نەعەدالەتیەک هەیە ینی تقریبا ئێستا هەرێمی کوردستان ینی وەزارەتی سامانە سروشتەکان 3 ملیۆن و ئەوەی کە معلوماتێ 3 ملیۆن و نیو ڕۆژانە تەوزیعەکات لەو 3 ملیۆن و نیوە تەنها نزیکەی دەوری ملیۆنێک و 200,000 ئەدرێتە سنووری پارێزگای سلێمانی بەڵام ئەوەش هێت کاریگەری هەبووە لەسەر بازار ینی کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە ئەو فشارە زۆرەی کە لەسەر کەرتی تایبەت هەبوو لە سنووری پارێزگای سلێمانی کەم بۆتەوە بەڵام ئەگەر پێش تقریبا نزیکەی هەفتەیەک پێش ئێستا سیر بکەین بالفعل ئەو قسەی جەناب زۆر دقیقە لە سنووری پارێزگای سلێمانی ڕۆژانە تقریبا نزیکەی 4 بۆ 5 تەنکەرە هات بەڵام بۆ هەولێر و بۆ دهۆک بڕەکە زۆر زیاتر بوو مع العلم دانیشتوانی سنووری پارێزگای سلێمانی ئەتوانە بەڵام زیاترە لە هەولێریش و لە دهۆکیش زیاترە پێویست بوو زۆرترین بڕبێتە ئێرە بەڵام بەداخەوە نەعەدالەتێکی زۆر پەیڕەو کرا بەڵام ئێستا تقریبا تۆزێک خەریکە باشترێ بێت بەڕێز بەهزەت ئەحمەد شارەزای بواری وزە زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ جەنابیستان زۆر سپاس خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە بۆ لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ